فضالەی کوڕی سەیفیەکێکە لە پیاوچاکەکانی تابعین کە زۆر مەشهور بوو بە گریان، یەکێکە لەوانەی کە زۆر بە گریان مەشهور بوو. کابرایەک لێی نزیک بووەوە سەیری کرد خێزانەکەی خزمەتیەک، پێی وتی ئەم پیاوە بۆچی ئەگری؟ تی وەڵی ئەڵێ سەفەرێکم لە ڕێ و توێشوی ڕێگاکەشم کەمە لە تاوە ئەگری، سەیری کەم برانی بەڕێز. ئەم پیاوانە لە بەردەستی ئەم سەحابیە بەڕێزانەیە پەروەردە بوو، دایمە هۆشیان لەم ئیسلامەتیە بووە، بەڵام بزانە چەند تەرکیزی کردوتە سەرەوەی ڕێگام دوورە، توێشوی قیامەتیشم کەم هەڵگرت. ئەمانە هەموو حافظ قورئان، هەموو فەرموودەوان، هەموو زانا، هەموو ئەحکامی شەرعەکەیان نەزانی، خاوەن شەو نوێژ، خاوەن ڕزقی حەڵاڵ، دوور لە داوێن پیسی، دوور لە شەراب، دوور لە بەراز، دوور لە حەرام، لەگەڵەوە شاو هەموو ترسە کە ئەنەما ئەم جەهەنەمە دایمە لە پێش چاویانە. ئەمە هەمووی ترسە لە خوا. ئەمە قووەتی شەخسیەتی ئەم ئینسانانەیە کە ئەوە لەسەری پەروەردە بوو.